خۆشەویستانی کورسات نیوز سڵاوتان لێبێ بە خۆشحاڵەوە لەگەڵاو کارانم پانۆرامایم شەوتان پێشکەشەکەین. هێزی پێشمەرگەی کوردستان وەک هێزێکی بەرگریکاری قواری هەرێمی کوردستان لە چەند ڕۆژی ڕابردوودا کۆمەڵێک جموجۆڵی سەربازی لەلایەن هەندێک هێزی نادیار و هەندێک جاریش جموجۆڵی سوپای عێراق بە فەرمی لە ناوچە کوردستانیەکانی دەرەوەی ئیدارەی هەرێم بەدی دەکرا. پەیوەندیەکانی نێوان پێشمەرگە و سوپای عێراق، هێزی پێشمەرگەی کوردستان چۆن دەتوانێت پشتیوانی یاخود وەکو پێشووتر بەرگری لە قواری هەرێمی کوردستان بکات. هەرێمی کوردستان و بەغدا چه هەماهەنگیشیان هەیە لە ڕووی سوپا و پێشمەرگەوە. ئایا هیچ مەترسیەکی ڕوبەڕووبوونەوە بۆ سەر هەرێمی کوردستان هەیە؟ چۆنیەتی ڕێخستنەوەی هێزی پێشمەرگەی کوردستان کە خواستی هاوپەیمانانی هەرێمی کوردستانە بەکوێ گەیشتووە؟ کۆمەڵێک تەوەری گرنگی سەربازی بەرامبەر هەرێمی کوردستان و دۆخی هێزی پێشمەرگەی کوردستان لەگەڵ بەڕێز وەستا ڕەسوڵ لە پرسراوی مەڵبەندی پێشمەرگە چاوتێ دەکەین. سوپاس کاگۆسا، سوپاس بۆ بەڕێستان. ئەمەوێ لەوە دەست پێ بکەم مەسەلەن لە چەند ڕۆژی ڕابردوو چەند گروپێکی نادیار هەندێک جموجۆڵیان هەبوو لە بەرامبەر کۆرمۆر و 2000 سوپای عێراق حتا دوێنێش حرەکە و جموجۆڵێکی هەبوو. ئەمانە جدیەتی تیا هەیە، ینی حەقیقەتی ئەم بابەتە چییە؟ خۆی حەقەتی ئەم بابەتە لە ڕاستیە ئەو منتیقەی کۆرمۆر تا دەچێتە خوارەوە تا دەگەیتە خەتی تەماس بۆ بینی جێشی عێراقی و هێزی پێشمەرگە منتیقەیەکی فراوان و بۆشاویەکی زۆرە. ئەو بۆشاویە پێڵێن جەوەل ناساز، ئەو جەوەل ناسازە حاڵەتێکی یەکجار ورد و دوور و درێژی هەیە. لەو هەڵەتەیە هەموو کەس و گروپێک ڕەنگە خۆی تیا بشارێتەوە ئاسان نەبێ دۆزینەوەی بێوێ ئەمەلەیەکی تێک دەرانە بکە وەگەوەی کە ئەو ساروغانیان نابە ئەو کۆمپانیایەوە. ئەوە کە ڕووی داوە هەتا ئێساش دەستێکی نادیارە، ئینسان ناتوانێت پەنجە بۆ کەس درێژکا بڵێ فلانە. لەوێ لەو منتیقەیە داعش هەیە، داعش بە ئاشکرا لە منتیقەکە دەسوڕێتەوە و ئەو لاوەی حەشتی شعبیە لای ئەم سەری سوپای عێراقا، ئەم لاشی هێزی پێشمەرگەی کوردستانە. بۆ دۆزینەوەی ئەم حاڵاتە ئەم دەسە نادیارە هەردوو لامان لە هەوڵا بووینە، هەم ئێمە هەم سوپای عێراق. بەڵام کێشەیەک ڕووی داوە، کێشەکە لە یەکتێنەگەویشتن بوو لە یەکەم ڕۆژە، ئەویش بریتی بوو لەوەی پرس بە هێزی پێشمەرگە نەکراوە سوپای عێراق سوێتی بێت تەمشیتی ئەو منتیقەیە بکە. بەی خۆی زانی و بۆشاییە، بەڵام بێ لە چۆوە بێ لە بەردەمی لەژێر سێرەی تفەنگی پێشمەرگەوە بێ. بەڵێ لەبەرەوە من لەگەڵ نوێنەرەکەی خۆشمانە ئەو کاتە لە سەرخەت بووم کە عەمید ڕوکن خالیدمان هەیە لە تەنسیقە لە کەرکووک، وتیوەڵا کاکە من وەناو سوپاکەی عێراقم، پێمانیان گوتووە پێشمەرگە وتیوانە مادام پرسان نەکردەوە بێمەوە بێکەوە ئەمەریکان جام نادەین نایڵەن بێنە پێشەوە و منیش لەگەڵ ئامرەکە قسەم کرد توی زۆر باشێ مەش دەگەڕێنەوە. ینی قەزیەکە ئەوەندە قەزێکی گەورە نەبووە گەوەی کە زۆرش لە ئەعلامە گەورە کرایەوە بەداخەوە. باسی دوێنێشەکرا پێرێکش ئەوان داوایان کردو سەیتەرێکی مشتەرەک لەو بینەدا بندرێ. برادرانی ئێمەش زۆر بە جوانی وڵامیان داوەتەوە تویانە قەیچێکە لە شوان سەیتەرەی مشتەرەک دابنین، لە ڕێی هەولێر دایبنین، لە ڕێی کەرکووک دایبنین، لە ڕێی لەیلان دایبنین، با لە ڕێی خورماتوش دایبنین. ینی سەیتەرەی مشتەرەکەکان لە عامی منتیقەکەیە بێ ئێمە ئامادەین دایبنین، بەڵام بە تەنها بین سەیتەرێکی مشتەرەک لە مەفرەقەکەی نەوجول دابنین ئەمە نایڵین. لەبەرەوەی ئەمە دیارە نیەتێکی تێدایە، دیارە شتێکی تێدایە، لەبەرەوە نایڵین. بۆیە ئەم مۆزوعی سەیتەرەی مشتەرەکە بە کاملی گەڕاوەتەوە بۆ ئەوی لە بەغا لە بینی وەفتە باڵاکانی بەغا و هەرێمی کوردستانە بۆ داهاتوو دراسە بکرێ. ینی ئەوەش تا حدێک، ینی من ئەمەوێ لێرە ئەوە بڵێم ئەو قسەی ئەوەندە گەورە کرایەوە جێشی عێراقی دێ و ئەوانە ئەوە نەبوو بەڕاستی بەو شێوەیە. بۆچی وا گەورە کراوەتەوە ئەمەیان نازانم چی لە پشت ئەم ساروغانەوە ئەمەیان عیلاقەی بە ناحەیە اقتصادی یا ناحەیە ململانەی نێوان هەرێم و بەغدایە. بەڕاستی ئەمە لە ڕووی سیاسی و اقتصادیەوە من زۆر باشی لێ نازانم، حەقم نییە بەسەرەوە. باشە، بەڵام هیچ هەست بە نیەتێکەکە نیەتێکی خراپ لەلایەن سوپای عێراقەوە؟ زانی سوپای عێراق لە ئێستا ناتوانین نیەتی خراپی هەبێ بەرامبەر هەرێمی کوردستان. جارێ خۆی عێراق لە بەردەم ڕوخانێکی گەورەیە، هەتا ئێستا حکوومەت تەشکیل نەبووە، هەتا ئێستا ئەم سەرۆک وەزیرانە کاربڕێکەرە کە سەرۆک وەزیرانە بێ ئەمر دەرکای، ئێستا ئەمریشی نایخوا بۆ جوڵەی هێز، چونکە ئەو فەرماندەی گشتی هێزی پێشمەرگەیە. دوو لەناو بەغا معلوم نییە سەدر و جەماعەتەکەی بە چه ئاراستەیەک تەقینەوەیەک ڕووەدا و خۆ پیشاندانێکی گەورە دێتە پێشەوە. سێ نازاندرێ حکوومەتەکە تەشکیلێ بێ یا تەشکیل نابێ. بۆیە من وای نابینم لە ئێستاە هیچ جوڵەیەکی سەربازی هەبێ
ئەوەی کە تاکە خاڵ تاکە ئەین بەدەستی جێیشی عێراقەوەیە یا بەدەست حکوومەتتی عێراقەوەیە باوا بڵێن جێبەجێکردنی ئەو بڕیاڕی محکەمەی اتحادیەکە نەوت و ئەوانە بگەڕێتەوە هەڵبەتە ئەمەش حکوومەتتی هەرێم دەبێت لە مفەوەزاتە بێ لە قسەیە بێ لەگەڵیانە چونکە ئێستا خوارجار وایە ڕێژی شاری ئەشپیا بووە خەریکە پێ دەڵێن بێت باشترا خەریکە خەڵک واڵێ بەداخەوە ئەمە شەیە ینی ئەمە لە نەتیجەی چیە لە نەتیجەی ئەوەیە ڕەنگە شەفافێت لەم نەوت و ئینیانە بوو بێ ڕەنگە مەشاکی لە بوو بێ بۆیە من ناچمە سەر ئەمەیان بەڵام ئەوەی کە هەیە مەترسینیە لەسەر کوردستان لایەن جێشی عێراقەوە هەماهەنگی و بەردەوام هەیە مەسەلەن تەنانەت لە ئاستی لیوا و فەوجوانی کە بەرامبەر یەک خۆی لە هەموو مەحوەرێکە ئامانجی مەدانی هەیە لە هەموو مەحوەرێکە ئەوانەی کە ئێستا من مەسئول مەحوەر نیم برادرانی کە مەسئول مەحوەرە نەما ئەزانن ینی لێگەشتنیان هەیە لەژانی تەنسیق لە بینیانە هەیە بۆ ئەو شوێنانەی کە پێویستەکە تەمشید بکرێت ئەش دێتە پێشەوە ئەم ئامانجیان هەیە بێکەوە دووهەم لەسەر ئاستی هەرێ وەزارەتی پێشمەرگە و وەزارەتی دیفاع ژنێنەرایەتی ئەمە لە بەغدا هەیە ئەمیت ڕکن عادلمان لە بەغدایە عەبدولخالقمان لە بەغدایە ئەمیت خالید لە هەینەوەی من بزانم لە کەیوانە لە مووسڵ نازانم چێ هەیە لە منطقی خانەقین سماری سەرحان و ئەوانی لێن ینی ئەمامە هەنجەی لەگەڵ عێراقا بە بەردەوامە و هیچ جۆرە گرفتێک لەوەیانە نییە دووهەمیش ئەوە تەوەفتەکانی وەزارەتی پێشمەرگە دوێنێ پێرە لە بەغدا بوونە ڕئیسی ئەرکان چۆتە بەغدا خەڵکی تر چۆتە بەغدا لەگەڵیانە و ڕۆژانە سەرکردەکانی هەردوو حیزبیش ئەگەر بەجیاش بچن هەان لە بەغدا جا نازانم بۆچی ئەچن بۆ خوان نەزانن بەڵام ینی ئەمە هیچ پێیەک لە بەغدا نەبراوە و پێم وایە ئەو علاقاتی ئێستا لە بینی بەغدا و هەرێمە بەهێزە بەڵام هی ئەوە نییە بڵین مەترسیەوە بێ سوپا شتێ بکە یان حاڵەتێک لە خانق لە شنگالەوە تا ئەگاتە خانەقی بەنسبەت ئەو بڕیارەی فیدرالیەوە ئەوە دەترسێکی محکەمەی اتحادی کە دەری کردو بۆ مەسلەی نەوت یا غازی تیانە یا با چاکتر بڵێم نەوتەوە ئازانم بڕیارەکە تاقلیدەن چونکە غاز زام هەر کۆرومۆرە ئەوەی غاز دەرەکە ئەوش هەر کیفایی زیاتیە بۆ فرۆشتن نییە بۆ دەرەوە نییە هەربایی ئەو کارەبایی و بایی ناوەوەی ئەوانەیە ئەم غازا خۆ عێراقیش مافی ئەوەی هەیە لەم غازە سوود من بێچکە خۆ بوو ئەمە ئەو خاکەی کە ئەو غازەی لێ دەرەکرێ لە ڕووی قانونیە دەکوێتە سەر ئیداری سلاحەدین بۆ ئاگاداریتانیانی لە ڕووی جغرافیەوە ئەو منطقەیە لەسەر ئیداری وەخت خۆی وا گۆڕاوە دموگرافیەکە وا گۆڕاوە تا جێبەجێکردنی مادەی 100 دێ وا گۆڕاوە خۆی سەر بە قادرکەرەمە قادرکەرەمش سەر بە دووسش سەر بە سلاحەدین بەڵام سەر لە ڕووی داری و سەر لە ڕووی ئیداری و چەمچەماڵ ئیدارەیەدا ئەو شوێنانە با بڵێن لەناو عێراقایتر خۆ مەسلەی غازە یان نەوتە هەموو شتێکە ئەوە سەروەیەکی نیشتیمانیە بە پێی دەستور دەبێت ڕێکخرێتەوە لەسەر مەسلەی غاز هیچ شتێک نەگوتراوە هیچ قسێک دەکراوە بۆ قەنەعەتی شم نییە مەسلەی نەوتیش بە مەسلەی ئەسکەری حەسم کرێ ڕەنگە بە لێک گەیشتن حەسمیکەن لە هیچ شوێنێکا پێشمەرگە لە بەرام یان سوپای عێراق لە بەرامبەر پێشمەرگەیە مەسەڵەن چەکەکانی ڕووی لە پێشمەرگیان لە خاچێرەکی لە هەموو جەبهەکان لە هەندێک جەبهە زۆر نزیکن ڕوبەڕوو یەکتر ئەوار هەبووە لە دوای 16 ئۆکتۆبر و جەبهانە دامەزراوە کە یەک لە خاڵەکانی ڕێککەوتنی نێوان سوپای عێراق و وەزارەتی پێشمەرگە بۆ جەبهانە هەڵگیرێ نەمێنێ بەڵام بەداخەوە هەر لە ئەگە تێبینی بکەی لە مووسڵەوە ئاوا دێتەوە بە دەوری کەرکووکە هەتا ئەچیتەوە خانەقین ئەم لە لای کفری ئەم جەژنەی ڕابردوو من چوم هەندێکیان دەبوو بەناو سوپای عێراق بچی بۆ لای پێشمەرگەکانی خۆمان بەو شێوە تێکەڵاوی بەڵام هیچ ڕێگریەک هیچ شتێک ڕێگریەک نەبووە و سێتەرەی مشتەرەکەشە بۆ لەوێ و هیچ کێشێک ئەوانەی لەوێن بەڕێز کاگۆسا ڕسوڵ هەمویان لە چوارچەوەی سوپای عێراق دانیان لیوات جیاجیەکانی حەشدن خۆی یەک لە کێشەکان ئەوەیە سوپای عێراقش موحەد نییە سوپای عێراقیش ڕەنگە دەسڵ هەندێک شوێن دەسەڵاتی هەندێک گروپی ناوحەشتی شعبی نەبێ هەندێک گروپی تونڕەویان تێدایە ئەو گروپانە قسەیان لەسەر قسەی خۆیان هەیە کردەوەی خۆیان هەیە لەم لاولات دەستیان هەیە سوپای عێراق یا قیادەی قواتی مسلحە فەرماندەیی گشتی هێزە چەکدارەکان لە عێراقا توانای ڕاگررتنی ئەوانەی نییە توانای ستۆپی ئەوانەی نییە لە هەندێک شوێناوانە ناو بەغاش دەکەن ئەوانە لە سەفارەتی لەگە سەفارەتی ئەمریکیاش شت کرا و دەشیکەنە مەڵ خۆیان ڕاشی دەگەیەنن ئەڵێن ئێبین یاخود لە ئەو ساڕۆخبارانەی پایتەختی یاریبی کوردستانە کرێ خۆ ئەمە جارێ ئەمانە زۆر شتی نادیاریتیایە ینیسان ناتوانێت هەموو ئەم جاگەر عێراق ئەو عێراق بووایە هەموو جەڵەوی هێزی چێکدار هەمووی لە دەست قادەی قواتی مسلحە بووایە ئێستا دنیا دنیایشی تر ئەو بڕیاری دادگای فیدراڵی هەیە ئەگەر گفتوگۆی سیاسەکان
گەیشتە بنبەست ئەو وەختە مەترسی سەربازی ئەبێ بەتاکید من هیوادارم نەگاتە بنبەست گفتوگۆی سیاسی دایم کراوە بێ حیوار هەبێت بە پێشم وایە هەردوو حکوومەتش لەگەڵ حیواران ئێستا ئەو کاتێک کە گەیشتە بنبەست ئەوە محکەمەی اتحادیە لە سەروی هەموو شتێکەوەی لە عێراق ئەنجا ئەم محکەمەیە هەندێکڵێن بە سیاسی ئەم بڕیارە دەرکراوە هەندێکڵێن نەخێر یاساییە ئەو بالای گەڕین بۆ ئەوانەی کە شرۆڤەی کاری یاساییەکەن لە ێزانن بەڵام لە ڕووی سەربازیەکەوە گەمە قسەی لێ بکەین دوجار هەموو حیوارێک هەموو فۆزاتێک لە کۆنا هەموو فۆزاتەکانی بینی هەرێمی کوردستان و عێراق تا حیوار نەگەیوەتە بنبەست نەگەیوەتە ئاگر کە حیوارش گەیوەتە بنبەست ئاگر و چەک هاتۆتە مەیدان زۆر باسی مێدیاکان کرد بە ڕێزت کە گەورە کراوە زۆر مەسەلەن گەیشت بۆ شوێنێک کە ئەم شەونا شەوێکی ترس بەی شەو لە خوورمەڵە نەخێر لە منتیقەی شنگال نەخێر لە کۆرمۆر سوپاسی دەست بەسەر بیرێنەوتەکانە ئەگرێ مەسەر حتا مۆزوعی دووبارە دڕدۆنجی لە نێوانی شێتی و پارتی ئەمانە هیچی لە واقع هەیەەوەی لە ئەعلام باسەکرێ وڵی ئەمانە ئەوم دێنێتەوە بیر ئێمە کە لە کەیوان بووین دش بەدا ئەژوەستا بووین هەموو شەوێ 200 نامەی جۆرا و جۆرمان بۆ داهات کە دەیانگو داهادا ئەش و جمەکە ئەمڕۆ فلان شوێنەگرێ ئەم شەو نەخەون ئەم شەو هێزەکانتان بکەنە ئینجارەوە نەتیجە بۆمان دەرکەوت هێزەکانمانیان ماندووە کرد چکە مەجبور بووین ئێمەش هێزەکە بە خەبەر بێینەوە بڵین کاکەوە ئەوە هەیە ئەم نامانە جال ئەوەی لە هەمووی خۆشترەوە بۆ ئەو شەوەی هجومیان کرد هاتن بۆ کەرکووک کەس پێنەوت کە 100 کەسیان داخلی ناو کەرکووک بوون و شەڕێکی قورس ڕوویدا یەک نامەمان بۆ نهاتبوو هەتاکو هیوارەش ماوە لە ژیانە جێگری من بۆ ئەو کاتە تم کاکی وازانی بۆ ئەم شەوە ترسەموتی بۆ تۆم شوێک نامەمان بۆ نایە لەبەرەوە ئێستاش خەریکە وای لێدە ینی بەڕاستی ئەوەندە گەورە کرایەوە ئەم مۆزوع یەکێڵێ چەک هەڵەگریەکێڵێ تفەنگ هەڵەگریەکێڵێ دار هەڵەگریەگەر شەڕ بێ یەکێڵێ نازام چی ئەمە بەڕاستی هەمووی ڕەنگە دوور بێ لە ڕاستیەوە من ناو واقعەکە بوومەوە لە ناو پێشمەرگەم و بە هینێکی و خۆی سەردانێکی جەنابی کاقوبات هەبوو لە شەوە بۆ کۆرمۆر ئەویش ئەوەی کە زۆر نقطەیەکی دیار و گرنگ بوو بۆ دڵدانەوە و هادیکردنەوەی ئەو کە کارمەندانە بوون کە لەوێ ئەجانب بوون ئیشانە کردەوە غەریبن ئەگەر هیچ چیز نەکەن حەقیەوەی هەیە بچێ لایەن پێ بڵێ کاکە دڵیان بیتەوە مەترسن بۆ پێشم وایە سەردانێکی باشی کرد دەستی خۆش بێ کە چووە ئەوێت تۆ جێوەزەکە هادیتر بووە لە بەنسبەت ئەوانەوە کۆمەڵێک فەرماندەی سەربازی خۆیان هەر لەوێنەوە مەحوەرە کاکەمەدی حاج کاکە ڕەش مەسوولی و مەحوەرەیە خۆیان هەر احتیساکامات و شتی خۆیان هەیە یعنی ئەوە نییە بڵێ ئەو ڕۆژە چوو بێتن کرد بێتیان بۆ خۆیان هەر لەوێنە هەندێک جارکە و ئەوێتە ئەو بابەتی مەوزوعینەوە بۆ ڕاستە خۆ ئەگاتە سەر خەڵک مەسەلەن کۆمەڵێک بەرپرسی سیاسی وتیان پێویستە خەڵکی کوردستان چەک هەڵبگرێت مەسەلەن هەمومان ڕوبەڕوویان ببینەوە ینی ئەوان دۆخێکیان دروست کرد کە خەڵک لە ماڵەوە خەریکی خاوێنکردنەوە و گریسکردنی چەکەکانی بێ بڵێەوە حازرم هاتم ینی ئەمە لە ناو پرۆسی سەربازیان ناو محوەری کارکردنی سەربازیە بەڕاستی وجودی هەبوو کە ئێوە کەونە ئینزار جیمەوە چارە بە هیچ شێوەیە منە خراوێنتە ئینزارەوە هیچ هێزێکی پێشبەبی کوردستان ئینزاری نەبینیوە بە هیچ شێوەیە ئەوە هەموو شوێک لە ماڵ بووینەوە هەموو شوێ لە ماڵی خۆمان خەوتوینەوە و فەرماندەکان و ئەوە داوامی ئاسایی ڕۆژانە چواتۆ دوو چەکیان گریزەکەیان پاکردەوە تا چەکانشیانیان گرتن ئێستاوی چێکی بێمەڵەت بێگرن ڕەنگە بۆ ئەویان بێ بە چەکانەوە بێنە دەرەوە بیان ڕەنگە بە خاوێنی بیانگرن کاکە وەڵای ئەوانە هەمووی قسەی ینی هەندێک قسەی هینە پێم سەیرە هەندێ سەرکردەی گەورە بیر لەم قساناکاتەوە هەمومان چەک هەڵەگرین و هەمومان واکەین و هەمومان واکەین ئەتوو جارێ پێش هەموو شتێ نەگەیوەتە مریشکە ڕەشە هەر نەگەیوە بەڕاستی نەگەیوە دوو ئەم میلەتە بۆ خەیتە دڵە ڕاوچێەوە سێ ئەمە شتێکی دەستوریە قانونیە ئەگەر حەقی تۆیە بە حەقی تۆ بێ ئەگەر حەقی ئەویشە بە حەقی ئەو بێ من سەری لێ دەرناکەم ناتوانم لە لێرە لە بەرنامەکەی تۆ لە تارە ئامەکە دەرناچم وردکاری دەستوری ئیشی من نییە ئیشی خەڵکە یاساناسەکانە ئیشی ئەوانە قسەی لێک بن بەڵام بە ڕووی سەربازی و سیاسیەوە وەزئی هەرێمی کوردستان و عێراق لەوە نییە بتەقێتەوە شەڕ بکە مەترسی گروپەکان مەسەلەن گروپێک لادەرێک ئەمە بە ئاشکرا ئەیکەن ئەگەر حاڵەتی چوار ڕوودا خودت هەروەکەوی لە هەولێر و ئەوانە ڕوویدا بەڵێ ئەو عێراقا ئەوەندە پڕ بووە لە گروپی وای تێدایە بە قسەی کەس ناکە کە لە مەرجعەکەی خۆیەوە ئەمرێکی وەرگرت جا مەرجعەکەی خۆی لە ناو عێراق بیان لە دەرەوەی عێراق بێشتی خۆیەکە ئەو گروپانشتی خۆشیان کردو ئێستش نییەکەن لە دوای 2023 تا ئێستا بۆ 1 ساڵ پێم بڵێن ئەمەلیاتیان نەبوو بێ
بۆ یەک مانگ پێم بڵێن ئەمەلیاتێکیان نەبوو بێ جا دژی ئەمریکیشی بوو بێ دژی کورد بوو بێ دژی خۆیان بوو بێ هیچ هەر بێتە بیرتان لە زمانی مالیچیا سوپای مادی چەک کرد سوپای مادی گەورەترین سوپای سەدر بوو قواتی مقتەدا سەدر بوو چەکی کرد دەیان نازانم زەرخاوی سەر هێڵەدا و نازانم زەرخیەکان و نازانم چێ و چیە تا گەیشتۆتە داعش وەختێک کە داعش دروست بوو هەموو یەکی کرد بۆ گیان داعش بەڵام کە داعش نەما چ بکەن مەجبورن جارێکتر بخۆیان ئەوە بۆی بزانی هەموو هێزێک کە بیلیشیا بوو لە چوارچێوەی میلیشاییە چەکی هەڵگرت لە ناو منزومەیەکی سوپای باشە ڕێک نەخرابوو بێگومان کەسیان دەست دەکەوێت بخۆیان شەڕەکەن ئەوە هەر وایە یعنی ناتوانن ئیدارەی تا سەر بن لەبەرەوەی حەشدی شابی لە چوارچێوەی بەشێکی زۆریان لە چوارچێوەی بڕیارێکی ئەنجومەن نوێنەرانی عێراق بە یاسای کراون و چوونەتە چوارچێوەی منزومەی دیفاعی عێراقی هەماهەنگی لەگەڵ ئەوانیشە هەیە مەسەلانی کەم تەماسێک هەیە لەگەڵ ئەوانی فەرمین خۆی فەرمیەکان بێگومانە بێ ئەوانە لەگەڵ قیادەی ئامی قوواتی مسلحەیە کەسێک هەیە لەوێ بە ناوی با بڵێن جێگری قاعدی عام سەرپەرشتی هەموو لایەکیانەکە یا ڕئیسی ئەرکانی سوپای عێراقی سەرپەرشتی هەموو لایەکیانەکە لە جوڵە و ئەوانە بێ ئەوان ئاگادار بن چکۆ هەموو هێزێکە لە زومنی ئەو منزوو حتا پێشمەرگەش بۆ ئاگاداریتان لە زومنی منزومەی جێشی عێراقیایە یعنی لە ئیتارە عامەکەی ناتوانانی لا بدەیت ئەبێ هەندێک بەرنامە هەیە لەگەڵ ئەوانە بەیەکەوە بە تەنسیق ئیشتیا بکەیت بۆیە بۆ نمونە ئێستا بەیانی پێشمەرگە هێزێکی دەرەچیا بچێ دەرەوەی وڵاتی عێراق ممکن نییە بەبێ ڕای قاعدەی عامی عێراقی بتوانانی ئەو حرەکەی بکەیت ئەمە یاخود ئەگەر هێزی پێشمەرگە خۆشبەختانە هەتا ئێستا ململانەی سیاسی لە هەرێمی کوردستانە هەبوو لە نێوان ئەملایەنانە پێشمەرگە تەداخلی نەکردووە بەپێی دەستور پێشمەرگ نابێت تەداخلی ئەمە بکات نەشی کردووە ینی ئەو مەسەلە هەندێک شتێ عیلاقیشتی دەستوریە بە دەستۆنیە پێشمەرگەژەوەیە بۆیە جێشی عێراقیش ئەوانەی پێ کۆنتترۆل ناکرێ هەمووی بەڵام ئەوەندەی پێکرابێت لە زومنی ئەو بەرنمەی کە حەشتی شعبی شەروایە لە ناو ئەو منزومەیە بەڵام کاکە حەشتی شعبی هەمووشی یەک حیزب نییە و دوو حیزب نییە و سێ حیزب نییە ڕەنگە ئەوەی من جار وایە ئاڵاکانیانە بێنم پەنجانەوە ئایتە نازەم هەنەوە ئاڵایەکی گروپێکەیاننا دەچی بەڕی تازە و خورماتوانە لەوا چێ گروپەکان جیاواز بێتن لەوا چێ هەمووشیان جۆڕایەڵی یەک نەبن بەگشتی لە ناو هێزی پێشمەرگە دۆخی هێزی پێشمەرگە چۆنە چەدە پرسیارە مەسەلەی تاڕعامەکە ئەپرسم لە تەفاسی هێزی پێشمەرگەی کوردستان لە ئێستاە خەریکی خۆڕێخستنەوەیە ئەم خۆڕێخستنەوەیش باشە بکرێت مەشقەکرێ و لە ڕووی مەشقەوە دەسێت نادرێنە بەلای کەمەوە دەچنە تەدریب و موجودی ئەو کەسانە دەرێکەوێ مەسەلەن ئەو ڕۆژانە من لە تەخەڕوجی هێزێکا بووم هێزی حرەسی مەڵبەندەکان بوو پێیان وا بوو ئەمە خەڵکێکی زۆر دەبێ هین نەبێ ئەبێ دیار نەبێ بندیوار بێ بەکە من سەیری راپۆرتەکەم کرد لەو عەدەدەی کە هەیەن بوو یەک کەسێک نهاتووەشتیان نەخۆش یعنی هیچ بە بەلای کەم بۆ تەواجود ئەم خۆڕێخستنەوەی باشەوە تەدریبێکی جوانشیان تەقدیم کرد لە بەردەممانە لەو بنکەی مەشقی سلێمانیەوە فلیبەکەم پێ لە ناو تەلەفۆنەکەمە بەڕاستی ئادایەکی جوانیان تەقدیم کرد لە مەشقێکی باش بە ماوەیەکی کورت ئێستا هێزی پێشمەرگی کوردستان ئەوەی کە نشکرابێتە مەشقەوە لەم فترەی دادێ دەکرێتە مەشقەوە و ڕێک دەخرێتەوە بە شێوەیەکی ئامادە هەڵبەتە ئێمە لەگەڵ تەحالفی دەوریش لەسەر بنەوە ئەکەم بە تەوەرێکی گرنگ بەڕێز وەستا ڕسوول هۆڵندیەکان من جەنەڕاڵی هۆڵندیەکان مەسەلە مقابلەم کردووە ئەمریکیەکان هەمویان لەگەڵ ئێوە لە سەرخەتن و تایبەتیش وەزارەتی پێشمەرگە و زۆرێک لە میوانەکان کە معارەزەش بن یان ڕەخنەگرن یان شرۆڤە کاری سیاسین چەند تەوەرێکی گرنگ کۆڵەکەیەکی گرنگ بۆمانەوەی قەواری هەرێمی کوردستان و ئیدامەدانی ینی باسەکەن بەسەلەی شەفافیەت و مەلەفی نەوتە و ڕقم دوو ڕێک دێنە سەر هێزی پێشمەرگی کوردستان کە ئەو هێزی پێشمەرگەیە بێ ڕێک بخرێت و هاوپەیمانانی شەمان خواستیانێ و تەنانە دەو ژەنەراڵە هۆڵندی وتی ئێمە سەقفێکماندانەوە تا 2025 تەواوی هێزی پێشمەرگی کوردستان ڕێک بخرێتەوە ئەمە گەیشتۆتە شوێ نیەتی سادقانە لە نێوان هەردوولا هەیە نیەتی سادقانە هەیە لە نێوان هەردوولا هەتا ئێستا 20 لیوا ڕێک خراوەتەوە لە داهاتووە چەند لیوایش کەمان ماوەڕێکی بخینەوە ئێمە لای خۆمان وەک هێزەکانی هەفتا ئەگە قسە بکەم ئێستا 4 لیوا 5 لیوامان ئامادەیە بۆ ئەوی تەسلیمی وەزارەتی پێشمەرگەی بکەین حاضر بە کامل تەشکیلمان کردووە و مەشقێکشمان پێ کردووە و بەڕێک و پێشی موالیدەکانیشمان ڕێخستۆتەوە دیارە لە ناو
وەزارەتی پێشمەرگەیە هەر لیوایەک ئەبێ یەک ڕوتبەی عەمیدی تیابێ ئەویش ئەمری لیوا بێ ئەوانەی کە هەمووی دەبێت لەوێ بخوارەوە بن هاتوین ئەوەشمان کردووە ئێمە تێکۆشەری گەورەی زۆر گەورەمان هەیە فەرماندەی باشمان هەیە دەمێک بوونە لە ناو شەڕابوونە قابلی ڕێزن ئەوانشمان هەناوین لە هێزێکی تڕێکی خێنەوە کە دوای بۆت باسەکەم ئەوەی کە ئەو لیوایانەی ئامادەمان کردو بۆ تێکەڵاوکردنەوە ئێمە ئێستا لەم دەقەیەوە نەک لەم دەقەیەوە سێ مانگشە حازین وەزارەتی پێشمەرگە خۆی هێشتا لێ وەرنەگرتوین بۆ کارەکەی چیە ئەوە لە ڕۆژە لەیەکێ لە وەزارەت بپرسە ئێمە ئەوانەمان حازر کردووە و بەڵێ ئەو ژەڕەناڵانەی کە ناو تەحالفی دەولین دێن لەگەڵ ئێمە دانیشن بە بەردەوامی قسەیەوەمان لەگەڵاکەن کە تا 2025 بێ هێزەکەتان یەک بخرێتەوە نابێ هێزێک بمێنێ لە ژێر چەتری وەزارەتی پێشمەرگایانە بێ سەر لە ژێر چەتری وەزارەتی پێشمەرگای هێزەکان وەگاداریت هەفتاوەشتاشە لە ژێر چەتری وەزارەتی پێشمەرگایە بۆیە ئێمە ئێستا بیرمان لەوە کردوتەوە ئەم هێزە نەگاتە 2025 هەمووی تەستیمی وەزارەتی پێشمەرگە بکەین جا ئەوان خۆیان چۆن ئیستیعابەکەن چۆنمان لێوەرەگرن بێگومان ئەوانش دەبێت سێری ئیمکانیاتی خۆیان بکەن لە ڕووی مەشقەوە لە ڕووی دابینکردنی جێگا و ڕێگاوە هێز مقڕاتی دەوێت هێزشتی دەوێت ئەوانش بێبێن لێمان وەرگرن في ضمنها مثلا بەڕێز ئۆستا ڕسوڵ بیر لە ژیان و گوزەرانی پێشمەرگە کراوەتەوە مثلا خۆتە زانی خۆتە ناو پێشمەرگە بوویتەوە زانی کە گوزەرانی پێشمەرگە هەندێک زار مثلا ئینسان جەرجی ژانەکە بینی پێشمەرگە بە یاتاخێک و تفەنگێکەوە لەسەر زادەوەستاوە سیارە بۆین ڕناگری ئەمانە هەموو ڕێکخراوەتەوە کە چێتە دەوامەوەمانە خۆی جێی داخە ژمارەی هێزی پێشمەرگە یەکزار زۆرە جێی داخە بۆیە کەمتر بواە بۆی بتوانین باش خزمەتی بکەیت تا زۆرە پێت خزمەت ناکرێت بەدەست تۆ نییە ئێستا تەقاوتی دەستی پێ کردووە خەڵکێکی زۆر تەمەنەکەی تەجاوزی کردۆ تەقاوتەکە ڕەنگە لە داهاتوو ئەگەر بتوانین هێزەکەمان بەو ژمارەیە کە مەحدود بێ لە کوردستانە دیاری بکرێ ئێمە بتوانین بەخێوی بکەین ئێستاش کە هەر هێزێک دەسێتە سەر وەزارەتی پێشمەرگە شتێکی کەم معاشەکەی زیادەکە لەبەرەوە هەر باشترێکە بەڵام بۆ مەسلەی سریەی نەقڵ و گواستنەوە و جێگا و ڕێگا لە هەمووی گرنگتر لە مقڕاتە بەداخەوە ئێمە هەتا ئێساوەک پێویست نین وامانەش هەمووی خۆ دەزانین ئیمکانیاتی دەوێت حکوومەتەکەشمان چۆن باسی ئیمکانیاتی لەگەڵاکەین ڕووی خۆیانەکەنە ولاوەڵێن بەخوا نیمانەوە پێ بڵێن چیانی لەو ڕۆ هاوپەیمانان ڕۆڵە بینن هاوپەیمانان دامێکی تایبەتیان هەیە بە تایبەتی ئەمریکا دامێکی تایبەتی هەیە بۆ هێزی پێشبەرگەی کوردستان ماگانە ئەیدا واجگە لەوەش کەرەسەی جەنجی زۆرەدا ئەمەرەدا چەکەدا هەموو ئەمانە ئەم دامەی هاوپەیمانان ومێدێکەدا بۆ ئەوەی کە هێشتا ئەمریکا هاوپەیمانان قواری هەرێمی کوردستانە پارێزن بە تایبەتی ئەمریکیەکان بە مادی بە چەک و بە هەموو شتێک پشتیوانی هێزی پێشمەرگەن و ئەوانەی تریش ناو تەحالوفیان ناو هاوپەیمانەیان هەندێکیان بە تەدریب و مەشق هەندێکیان بە علمی هەواڵگری هەندێکیان بە ئێستا و ڕۆژە لەگەڵ منە وەکولایەنی وەشیاری سیاسیش قسەیان کردوتیان دەمانەوێت بین هاوکارتان بین لە ڕووی ئەوەی بۆ پەروەردەکردنی پێشمەرگە هەموو ئەمانە لە هاوپەیمانان چاوەڕوان کرا و چاوەڕوان شکێ وەکو دوو حزبەکە یەکێتی و پارتی هەردووکتان هێستان هەیە کە بیشە ڕەخنە لەوە ژیرێکە پێویستێکی و پارتی هێزی پێشمەرگیان لەبەردەستدا نەبێت هێزی سەربازیان نەبێت هەمانجیتان لەگەڵ پارتی بەتایبەتی بە ڕێزت لێ پرسای مەڵبەندێکی گرنگی حساسی هێزی پێشمەرگی کوردستانی هەستەکەی لە ناو هێزی پێشمەرگا مەسەل ئەگەر ئامر فەوزەکە پارتی بێت جێگرەکە یەکێتی بێ سەرزازکردنێکەیە تا ئەم لەحزە من ئەوم بەرچاو نەکەوتووە لە ڕاستیە ئەو ڕێخستنەوەی کە پێشتر لە وەزارەتی پێشمەرگە و لیوانە مشتەرەک بوون زۆر بە باشی ڕۆیشتووە من خۆم مەسئولی جەبهە بوومە لیوای یەکم لەلا بووە تاوەکو نیهایەتش لە ناو جەبەکانە ناڵێم زابتە گەورەکان بەڵام زابتی بچووک و پێشبەرگە نەمزانیوە چێتێکی و پێ پارتیە بە هیچ شێوەیە چکار دووچانۆکو یەک خوێنە ڕشتۆ لە سەنگەرەکەیە هەر چوانۆکو یەک ماندوو بوون لە ناو سەنگەرەکەیە من هەرگیزەوەم لەبیر ناچێ لە باجەرێکمانیاندا باجەرەکە سوتا چوار پێشمەرگەی تیا بدوانی یەشێتی و دوانی پارتی بوو ئەنی خوێنی هەر چوارێن لەنا ئەو باجەرەیە تێکەڵ بوو کاتی خۆی ئەوشم بۆ کاک مەسعود باس کرد من وتم ئەمەیە هێزی پێشمەرگەی کوردستان ئێمە بە هیچ شێوێ داخلی ململانە سیاسیەکان نابین و نەبووینە چووکە خوێنمان تێکەڵ کردووە لەو لیواییەکەی کە لە لای من بوو پێم وایە 59 شەهیدیان هەیە هیچ کامێکیان لە هیچ کامێکیان زیاتر و کەمترین وەکو یەک شەهیدشیان داوە کەواتە شەهیدەکان هی هەردوو لایە پێشماندووبوونەکەی هەردوو لایە دیفاعکردنەکە لە کوردستانی هەردوو لایە ئیتر بۆچی بێڵین هەمانجی حزبیشتان هەیە لە ڕووی سەربازیەوە ئێمە بۆ مەسلەی حزبی لە ناو وەزارەتی پێشمەرگا پێشتر ئابوونە هەبوو ئابوونەمان نێشتووە
لی شوێ بوونەمان لە لی شوێنێک ئابوونەی حیزبی وەرناگرین ئەرچی ئێمە هۆشیاری نیشتیمانیە ئێمە پێویستیمان بەوە هەیە دەستگایەکە بێت لای ئەوان شور لای ئێمەش بۆ ئەوەی ئەم ئەگەر بێت و کاری وشیاری نیشتیمانی لە ناو هێزی پێشمەرگایان نەکەین کاری ڕێخستنەوەیان نەکەین ئێمە فکر بڵاو نەکەینەوە ئەوە ئەو وەختە پاشاگەردانی ئێوە لە ڕووی فکرەوە لە ڕووی هۆشیاری سیاسیەوە لە ڕووی هۆشیاری سەربازیەوە تەنانەت ئێوە لە ناو مەڵبەندی پێشمەرگە چیتان بۆ هێزی پێشمەرگەکە ئێمە کە من دەست بەکار بووم لەم مەڵبەندە زۆر نییە هەمووی دەوری چەند مانجێکە ئێستا بەرنمەیەکی وەرزی ڕووناکبیریمان هەیە کە بابەتەکانی بابەتی زۆر باشن مەسەرەن ئێمە دێن لەسەر جەنجی دەرونی قساکەین بۆ پێشمەرگە مامۆسای زانکۆ دێنین دەیخینە ناو هێزی پێشمەرگە و محازەرەمان بۆ بڵێتەوە دێن لەسەر کوردۆلۆژی و کوردناسی قساکەین نەهاتوینە بابەتێکی معەن تایبەت بە حیزبێ قسە بکەین بڵین ئەم برادرانەی ئێمە ئاها پەروەردەیکەین دژ بە خەڵک ئەگەر ئەو قسانەی ئێمە ئەو مامۆسای زانکۆیانە دێنین من بەرنامەشم هەیە لەگەڵ مەسئولی تەنزیماتی مەسئولی بەشی وشیاری پارتی دموکراتی کوردستان پێم وایە جنابی کاک عومەر عوسمانە مەکتەبی پێشمەرگەیان قسەی لەگەڵا بکەم ئێمە بەگشتی بین مامۆسای زانکۆ بێنین با بەدەرز بە هەمویان بڵێتەوە ئەم بۆچی بەدەرەوەی مامۆسای زانکۆی چێتی بیان پارتی هیچ لاقەم پیان نەزانم چێن ئەو مامۆسانەی دێن لە زانکۆ ئەچین دێنێنین بەخۆی چێن من ناناسم ئەچین جار وایە زۆربیان بە پیاوەتی دێن و هەندێکشان ئەگەرنێن ئێمە دەتوانین مکافەیەکشیان بۆ سەرف بکەین بەڵام ئەم دەرسانەمان پێ زەرورە چونکەواتەوات و دیایە و پروپاگەندە لە ناو پێشمەرگایەوەی ئەوەی خۆت باست کە دێسا لە پێیجەکانە پروپاگەندە واتەوات گەیشتە ئەوەی خەڵک چەکەکەی پاکاتەوە بەڵام ئەم مامۆستایە کە دێت ڕەدی ئەمە ئەداتەوە زانی بۆ پێشمەرگامە چەند گرینگە بۆ هەردوو لا گرینگە نەک بۆ لایەکمان یا مەسەلەن چۆنە بێ پێشمەرگە باو باپیری خۆی نەناسێ چۆنە بێ لە ڕووی کوردناسی و بیر لە کوردۆلۆژی نەکاتەوە چۆنە بێ مێژووی خۆی نەناسێ ڕۆژێکیان زۆرم پێ ناخۆش و لە هێزێکە وتم چەند کەس دەزانێت شەڕی چاڵدێران چییە و کەی و کەیمانەکەی لە سەد کەس چوار کەس دەستیان بڵند کە زۆر پێم تاسیر بووم ینی بە هێزی پێشمەری ئەوە تەنها بەرنامەی ئەوەشتان هەیە بەڵێ ئەمە بەرنامەی هۆشیاری نیشتیمانیمان هەیە بەرنمەیەکمان هۆشیاری حزبیان نیشتیمانی باسم کرد وشیاری نیشتیمانیمان هەیە وشیاری نیشتیمانی بریتە لەوەی ئەم پێشمەرگەی ئاشنا بکەم بە جغرافیای ئەم کوردستانە ئەم پێشمەرگەی ئاشنا بکەم بە ناحیەی مێژووی ئەم کوردستان و مێژووی شۆڕژەکانی و خەباتەکەی ئەم پێشمەرگەیە فێرکەم خاکەی خۆش بوێ ئەم پێشمەرگەیە بیر لەوە بکاتەوە بۆچی ئەم چەکەی هەڵگرتووە مامجلال وشەیەکی جوانیە بۆ پێناسەی پێشمەرگە ئەڵێ پێشمەرگە هێزێکی چەکداری شۆڕژێری سیاسیە واتا چەکدارە واتا شۆڕژێڕە بێ لە هەموو خەڵک پاکتر بێ واتا سیاسیشە وشیاریشە ئەبێ وشیارش بێ ئەمە پێناسەیەکە هەموو پێشمەرگاگرێتەوە یەک بۆ لایەنێک و دوولایەن نییە من پێم شک نایە هیچ ڕابەرسیاسیەکی ئێمە کە لە ناو هێزەکانە لە هیچ بەشی ئەوانە بەشی وشاریان بەدەستەوەیە چوو بێت قسەی لەسەر ئەوە کردبێ وەڵڵا با وەلا ئەمان بۆ فڵان بێ و با ئەوە بێ و با ئەوە بێ ئەوەی کە من ئاگام لێ و تەوجیهات لە مەڵبەندی ڕێخستنی ئەمەوە دەرەچێەوە جەنابی کاک باڤەڵیش ڕەئی وایە ڕەئی وایە ئەرخۆشی قەراری دابوو پێش من مەسەلەی ئابوونە ناو هێزی پێشمەرگەی کوردستانە نەهێڵێ ئەوش ڕەئی وایە کە ئێمە زۆرتر جەنابی مامجلالش کاتی خۆی هەر ئەوەی پێ ئەوتین کە ئێمە ڕووبکەینە لایەنە نیشتیمانیەکە وشاریەکە کە ئەو پێشمەرگەی پەروەردەیەکەین بۆ نیشتیمان پەروەردەی کاگۆسا ڕسوول با هەندێک پرسیاری ناو هێزەکانی هەفتە لە بەڕێز بکە مەسەلەن زۆر جاردلەی ئەوە ئەکرا کە مەسەلەن بەشێک لە پێشمەرگە ئەو ناوە پیرۆزە و ئەرکە پیرۆزە مەسەلەن بندیوار زۆرە باس لە بندیوارێکرا بە ڕێزی شت باست لەوە کرد مەسەلەن یان ئەبن بە پاسەوانی باخ و vێلای ئەو مەسئول و ئەو بەرپرس و ئەمانە تا چەند ئەمانەتان کۆتایی پێنەوە مثل ڕەنگە پێشمەرگا بێ بڵێ بۆ من دەڕۆژ لە نەوجول بم لە زنانە بم لە کوێ بم بەڵام خەڵکێ لە ماڵەکەی دانیشتوار وکم معاش وەرەگری ئەم عەدالەتە تا چەند خۆ یەکێک لە بێزاریەکانی هێزی پێشمەرگەی کوردستان لە یەکێتی کە لەم هەڵبژاردنەی ڕابردووە هەندێک سزاشمانیاندا هەندێک سزاشمانیاندا هێزەکەی خۆمان هەندێکی دەنجی پێمان نەدا بۆ لە منتیقەی ڕانیە سۆران عومەر چی ڕەبتێکی بە یەکێتی نیشتیمانی کوردستانەوەی خەڵک دەنجی داوە پێی ناو هێزەکە دەنجی داوە پێی لیستەکەم لەلایە ئەمە یان لە شوێنیکە لە شوێنیکە یا وەرەخەکەی بە دراوی فڕێداوە ئەوەی چێ لەو قسانەیە کە جەنابەت باسی کرد فەرقی بینی دەستەی ئەو دەستانەی کە لە بندیوارن یا باخەوانن یا نازامچین لەگەڵ ئەوەی کە دەزێت لە نەوجول لە واجبایە ئەو لە داخە پێت دەڵێ ئەمە ئەوە نابێ بە ئامریواکەی ئەڵێ ئەڵێەوە جواب دەدەمەوە ئەمەوە نابێ تۆ بۆ ئەوەندە نەعادالت
لەوێ جواب بەڵێ لێوە کاتە چوە سەر سندوقی دەگدان جوابی داوەتەوە بەڵام من لێرەشەوە داوا لە پێشمەرگەکانێکم داوا لە هەموو کەسێکەکەم بەڕاستی یەکێتی نییە ئەو کارەی لەگەڵاکەەوە شخصە و کاری لەگەڵاکە ئێستا کە دەست بە ڕێخستنەوە کراوە سەرۆک بافڵ بەوردی چاودێری ویستم بێمە سەر ئەو کاتێک کە سەرۆک باڤڵ تاڵەبانی هاتۆتە مەیدان و ڕێئاسی هەیئەتێکی داناوە هەمی ڕوکنن هەمیان پیاوی تێکۆشەرن هەم لەناو پێشمەرگە گەورە بوونەوە هەم علمی عسکەریشە ئەکادیمیان ئەکادیمینە ئەمانە ئێستا ئەو ڕێخستنەوە و تەدریب و مەشقە دراوەتە دەست ئەوان لایەنی وشارەکە شۆک باسم کە دراوەتە دەست ئێمە ئێستا ئێمە شەو ڕۆژ بەدوای ئەوەین لەچۆ بندیوارێ بدۆزینەوە بە پەلە لای دەین پێشبەرگێکی فعال بکەینە چی بۆ ئاگاداری پێم وایە هەبووە ئەوە نەبێ بڵێن نەبوو بێ ئێستا خەریکە نەمێنێتەوە خەریکە کۆتایی پێبێ ئەو دانان ولادانەمان بۆ ناکەنەوە جارێت چونکۆک باز بکە ژمارەی هێزەکە زۆرە بەڵام ئەوانە بن بڕەکەین پارەکەی دەگەڕێتەوە بۆ غەزێنەی حکوومەت دەتوانرێت ئەو وەختە لە بابێکی ترە بۆ خرجکرێ بۆ پێشمەرگە بۆ سەنگە سارزیە بۆ شتێکی لەم بابەتە ڕێخستنەوەی هێزی پێشمەرگەی کوردستان هەنگاوێک نییە و بتانی بە 6 مانگ دروستیکەی ئێمە لە 2017 شەڕ ڕاوەستاوە لەگە داشا تا 2022 جەبهەمان هەر هەبووە ینی بەڵام دەکرا زیاتر ینی خەریک ئەم فترەی چەند ساڵە دەکرا بۆ ڕێخستنەوەی هێزەکە لە هەوڵابین بەداخەوە ئەمە ئەم چەند ساڵە دواخراوە ئێستا کە دەست پێوە دراوە ئەرکەکە ئەرچێکی قورسە ئەرکێکی ئاسان تۆ ناتوێت بڵێ لە ئێستا ئەو نەتیجەکەی هەیە نییە بەڵام ئێستا هەنگاوی دەست پێکراوە کە هەنگاوی دەست پێکراوە ڕەنگە لە ساڵێکی ترا بتوانین نەتیجەکەی لە ناوی چێتیا دیاردەیەکی تری شەبوو کە زۆر نیگەرانی هێزی فلان کاک فلان و هێزی کە فلان کەس و ئەوانە ئێستا هێزیی موحەد هەیە لانی کەم بتوانێت ئەو واقعیکە بڵێ مەمە هێزی یەکێتی نیشتیمانی کوردستان و دواتر هی کوردستانە یەکێتیش تەبعاً هەقوو بۆ کوردستانە خۆی ئەو هێزانەی کە هەبوون هێزی دروستکەری کاتی شەڕ بوون شەڕی داعش کە ڕوویدا خواخوامان بوو هەر کەسێک گێز دێنێ و زۆر جار پەنامان بۆ خۆبەخشەکانە بن یعنی خواخوامان بوو چی هێز دێنێ و بێ دیفاع لە کوردستان بکە ئەگەر قسە لەسەر هەندێکیان بکەیە بە تەحدید والله ئەوانە بە هێزی شەخص حساب نین هێزی بەرگری و شەڕکەری کولی بوونە لە جەپەکانە زۆر بە توانابوونە لە شەڕەکانە کە بەڵام کە شەڕەکە تەواو بووە کە ئێستا ئەم ڕێخستنەوەی هاتۆتە پێشەوە ئەویش یەکێکە لەو بەرنامەکان یەکێکە لە بەرنامەکان ئەم هێزە یەشێتی هێزی هەمووی وڵەتی کورد بە هیچ شەخص نەمێنێ بەڵام بە تاکید خۆ ئەمیش بە ڕۆژێک و دوان نایەتە دی کاک باڤڵ لەمە شاماندووە لەمە شا خەریکە و پێشم وایە نەتیجەی دەبێ وەک باسم کرد بەڵام نەتیجەکە ڕەنگە لە 6 مانگترە لە ساڵێکی ترە دەرەنجامی باشتر بدرێت شۆتە پێشەوە بەڵام هێشتا جوودی دەوێت هێشتا ماندووبوونی هەموو لایەکی دەوێت یەک دەسیەکی دەوێت کاری هەیئەی ئەرکان هەبێت خۆی هەر یەک ئەرکان هەیە لەگەر وەزارەتی پێشمەرگەیە بێ هەماهەنگێکی زیاتر بکرێ و ئەم هێزانە وردە وردە تا ئێمە ڕێکی خینە و تەسلیمی دەستی وەزارەتی پێشمەرگەیەکی ینی بۆ کوردستان بێ وەکەوەی کە ئەو ڕەخنە مەسەلەن کەی کۆتایی ئەوە دێکا مەسەلەن من میوانێک بێنم لەسەر ئەو مێزی پانۆڕامایە پرسیاری لێ بکەم بڵێ بۆ نمونەلانی کەمیچێتی دەست پێش خەر بوو لەوەی کە بتوانێت یان نیەتی ئەوەتان هەیە ئەگەر بڵێم ئەوەش کۆتایینێت نیەتی ئەوەتان هەیە کە بڵێن تەواوی هێزەکە فەرم و بەڵام بەێت باشم کرد ئێستا ئێمە 4 لیوە خواڕاوە یەک لە کەرکک سێ لە منتیقەی ڕانیا ئێستا حالیان 4 لیوە مەشقی پێکراوە حاضر کراوە تشکیلەی بۆ کراوە فەرم و جەنابی وەزارەتی پێشمەرگە لێمان وەرگرا ئەی لە من یەت پاشترە بێت چیکە بێ ئێستا ئێمە کە من قسە لەگەڵاکەم ئەم 4 لیوایە کە زۆر پێنجش لیوایەکی کەشمان لە سلێمانیە 5 لیوان زۆرش پەلەمان لێ بکەن نایەلین دوانی وەرگن دوانی کەش حازرەکەین ئێمە ئەمەی کە حازری دەکەین بە پێی موالیدا بە پێی وەک بەتەواوی نیزامیەوە بە پێی ئەو تشکیلەی کە وەزارەتی پێشمەرگە خۆی داوای کردووە لەبەرەوە ئێستا لەسەر یەکێتی نەماوە چاوەڕێ بکە بڵێ هێزەکە و بڵێ ناینێرم شتیوانە ئەوان ئێمە هێزی پشتیوانی دوومان تەسلیم بە وەزارەتی پێشمەرگە کە هەموو چەکە گەورەکانمان لەوێ بوو لەبەر پێمان وایە ئەم وەزارەتە وەزارەتی خۆمانە جار هەر وەزیرەکەی ئێمەیە یعنی ئێمە لەمە ڕناوەستین بە هیچ شێوەیەک پێم وانێ لە ولاژ نیەتێکی وە هەبێ ڕابوەستن لێژ نیەتی وایە بەڵام وەک باسم کە ڕەنگە ئیمکانیەتی وەرگرتنی ئەم هێزە لە وەزارەتی پێشمەرگە سەبر بڕوە نائلاقەی بەوە نییە یەکێتی نایدەیان پارتی نایدە ڕەنگە لای خۆیان بێ هێواشی بڕوە ئەجینا ئێمە ئێستا لەو پەڕی ئامادەین داین بۆ ئەوەی هێزەکان تەسلیمی وەزارەتی پێشمەرگە بکەین
و لە دوای ئەوەش ئەم لە وەزارەتی پێشمەرگەش ڕێخستنەوەی ترمان دێتە بەردەم چونکە وەزارەتەژە تا ئێستا فرقەی نییە بۆ نمونە فەیلەقی نییە ئەم لیوانە کە هەر لیوان ڕاستەوخۆ سەر بە وەزیر یا بە سەرۆکایەتی ئەرکانی وەزارەتن ئەمە لە ڕووی قیادە و سەیتەرەوە ئاسان نییە لە هەولێرەوە سەیتەرە بکرێتە سەر کفری و کەلارە سەر خانەقینە بۆیە لە ڕووی سەربازی و ئەمە پێویستە یعنی هێشتا هەڵەقەی تری بۆ دروست بکرێت. بەڵێ زۆر جار لە ناو هێزی پێشمەرگە پەیوەندی بنەوە کەنەوە ڕۆژنامە نووس مەسەلەن لەڵێ پلی یەکێک بەرزەکرێت و پلی یەکێک بەرز ناکرێت و من چەند ساڵە پێشمەرگەم تا ئێستا هەر ڕێز عورەفا میشێگەڵە نەبووم بە نایب زابط ینی ئەوانە هەیە ئەمانە تا چەند کاری بۆ ئەمەش لەگەڵ ئەم ڕێخستنەوەی هەمووی تەواو بێ دوای ئەوەی کامی هێزە دەچێتە سەر وەزارەتی پێشمەرگە بە پێی سیستەمی خۆی 4 ساڵی بڕی خزمەت بە پێی خزمەتە 4 ساڵی بڕی پلێکی ئەدرێتێ ئێمە گرفتێکمان هەیە لە تەرەکوماتی نەبوونی ئەم چەند ساڵی پێشوو کە ڕوتبە بەرزەکان بەرز نەکراونەتەوە هەڵبەت ئەمەشی لاقی بە ئیمکانیاتی مادیەوە هەبووە پارێکی زۆر دەچێتە سەر بۆ نمونە گەر ئەمی دێ بکەی بە لیوە معاشەکەی دوو بە قەدونی و خۆی زیادەکە ئەمە مشکلەیەکە ینی هەردوو لە نەیانتوانیوەتیای دەرباز بن لە دوو ئێمە هێشتا جەدوەلی 2010مان بۆ نهاتۆتەوە کەیسە 2020 مۆزوع پارەیە مۆزۆ پارە و ئیمکانیاتە هیچ کەنی ئەگەر پارە و ئیمکانیات نەبێ لە ڕووی فەنیەوەندە کادری فەنی باشمانەیە ڕەنگە بە هەفتەیە کەمی ڕێک و پێک خاتەوە بەڵام کێشەکە لای ئێمە نیە کێشەکە لای حکوومەتە خۆشتان نەزانم حکوومەت کەوتۆتە ئەو بوارەی اقتصادیەوە باشە پەیامی بەڕێز و ساڕەسوڵ بۆ خەڵکی کوردستان لەبارەی هەر مەترسیەکەوە چۆن سەیری هێزی پێشمەرگەی کوردستان کەن بۆ میدیاکان بۆ سۆشال میدیاکان وڵی من داوام لە سۆشال میدیاکان هەیە دوورکەونەوە لە واتەواتی ناو پێشمەرگە زیاتر شت نەنێنەوە زیاتر لە ینی بەبێ مەزدەر کەس قسەنەکە مەزدەر تەیە قسە بکە مەزدەری ئەوە وەزارەتی پێشمەرگە هەیە بڕە قواری لێوەرگرە ئەوە هەفتا هەیە بڕە قواری لێوەرگرە ئەوە مەڵبەندی پێشمەرگە هەیە بڕە قواری لێوەرگرا ئەوە ڕێخستنی مەکتەبی ڕێخستنی پێشمەرگە هەیە لەو لە بڕۆ قسەی لێوەرگرا ینی تۆ دێی لە خۆتەوە بجار وایە شتێک فڕێدەیتە ناو فەیسبوکەوە ئەو پێی دەگوترێک دیعایەک پرۆپاگەندەیە کەس نازانێت سەرچاوەکەی کوێیە ئەتر وەک خۆ دوتە قەلەقەیەک لە ناو خەڵکە کارگەری لەسەر بازار بەڵێ دەچێت کاریگەری ڕاستە خۆی لەسەر بازار هەیە جا بازاری ئێستاش بەم ناجێگیری خۆی یەکێگەڵێ یاخوا بێتەوە یەکێگەڵێ چێک هەڵناگرم و یەکێگەڵێ عێراقم پێ باشترە و خۆ ئەمە هەموو لە داخایە هەموو لە داغ برسێتی و ئەوەیە جینا کەس نییە میلەتەکەی خۆی خۆش نەوە کەس شتێ پێشمەرگە ئەوەی تاوانی نەبێ پێشمەرگەیە ئەوەی ماڵوێرانی بێ پێشمەرگەیە ئەوەی برسێتی بێ پێشمەرگەیە ئەوەی بێنانی و بێئاوی بێ پێشمەرگەیە پێشمەرگە کەمترین موچەی هەیە بۆ ئاگاداریت ینی زۆرترین واجب شەبینێ و کەمترین موچەشی هەیە سنگشی بەگولەوەیە لەبەرەوە هێزی پێشمەرگەی کوردستان گوناح هەوای لێ بکرێ وەک باسم کرد لە سەرەتاوە پێشمەرگە خۆی لە ململانە سیاسەکان نەداوە حەقی بەنایەک ڕێزی ناوی هێزە کوردیەکانەوە نییە بەڕاستی ئەگە تێبینی بکەی هێزی پێشمەرگەی کوردستان بە هیچ شێوە مداخلەی لەو چێشمەی ناو یەکێتی و پارتی نەکرد لەو ڕووداوە سیاسیانە نەکرد لە حتا لە ڕووداوەکانی پێشووی ناو یەکێتی هێزی پێشمەرگەی کوردستان خۆی وێ لایەنێشتەوە کەواتە پێشمەرگە حەقە وەک ئەو سمبوڵە سیر بکرێت کە هەبووە من حەقم نییە لێرە ئەفسەرێک لەوێ ئەفسەرێک لەوێ کەسێک لەوێ کەسێک هەڵاکە کاکە ئەمە ینی هەرە بێت ئینسان خۆ ناکرێ هەمومان مەلایکەت بین وەڵام هەمومان مەلایکەت نین خەڵکی وامانتیایە نەک مەلایکەت نییە وەڵام ڕەنگە گورگیش بێ لە پێستی مەڕا خۆی شاد بێتەوە کاوە ساڕەسوڵ تۆت بن سیاسینی و تەدەخولی اقتصادیش ناکەم بە زانی کۆی بەرنامەکە هەم دیوێکی سیاسی و هەم اقتصادیشیە بوو کاریگەری لەسەر تهدی ئەی بازاری ئەمە تۆ وازم لێ نایەنی ئەم خەیتە ناو بەرنامەوەزانە لەوە تێ هەیە من والەیەکی بەڕێزی توەستا زۆر سپاس بۆ بەڕێز و ساڕەسوڵ فەرماندەی سەربازی و کات لێپرساوی مەڵبەندە ڕێخستنی پێشمەرگەی کوردستان بینەرانی خۆشەویست لەگەڵ هاوکارانم پانۆڕامای ئەم شەومان پێشکەشکردن ئێوەش هەموو لایەکتان ئەمانەتی خوای گەورە بن خواتانە